جاشایەتیی مۆدێرن وەختێک ڕقی حزبی و شەخسی دەبێتە خەنجەرێک لە پشتی نیشتمان بە قەڵەمی سیروان عوبەید. مێژووی سیاسی گەلان هەمیشە پڕ بووە لە هاوکێشەی ئاڵۆز، بەڵام هیچ دیاردەیەک هێندەی تێکچوونی چەمکی نیشتمان پەروەری لە کاتی قەیراندا مەترسیدار نییە. فەیلسوفی ناودار بارۆخ سپینۆزا لە شیکردنەوەی دەروونناسی جەماوەردا ئاماژە بەوە دەکات کە ترس و ڕق مرۆڤەکان کوێر دەکەن بە جۆرێک کە ئامادەن بۆ ڕزگاربوون لە بارودۆخێکی ناخۆش خۆیان بخەنە ناو باوەشی کارەساتێکی گەورەترەوە. لە چەند ساڵی ڕابردوودا و ئەمڕۆژ لە گۆڕەپانی سیاسی کوردیدا ڕوبەڕووی ئەم تاقیکردنەوە نیشتیمانی ئەخلاقی و فکریە قورسە دەبینەوە. بەداخەوە قەیرانە گەورەکە لەو خاڵەوە دەست پێ ناکات کە دەسەڵاتی سیاسی یان حیزب تووشی گەندەڵی تاکڕەوی و خراپ بەکارهێنانی پێگە دەبێت. ئەمە نەخۆشیەکە کە مێژووی مرۆڤایەتی پڕیەتی لە نمونەی هاوشێوە، بەڵکو کارەساتە ڕاستەقینەکە لە دەستپێکی جاشایەتی سەردەمەوە سەرهەڵدەدات. کاتێک هەندێک کارکتەری سیاسی و بەناو نوێنەری کورد دەبینی لەبەر ڕق و کینەی قوڵیان بەرامبەر بەهێز لە باڵادەستەکانی وەک یەکێتی و پارتی یان بنەماڵی بارزانی و تاڵەبانی سنووری نێوان ڕەخنە لە دەسەڵات و وێرانکردنی نیشتمانیان ون کردووە کە من ناوی دەنێم جاشایەتی سەردەم، کە تێیدا پۆپۆلیزم بووەتە ماسکی خیانەت. لە سەدەی ڕابردوودا لە کوردەواری چەمکی جاشایەتی پێویستی بە ناسنامەیەکی دیار هەبوو، چەک هەڵگرتن بۆ داگیرکەر دژی شۆڕشی گەلەکەی خۆت. بەڵام لە سەردەمی مۆدێرندا لە باشووری کوردستان و بە دیاریکراوی لە 2003ەوە ئەم دیاردەیە پەرەیسەندووە و بەرگێکی فکری و پۆپۆلیستی پۆشیوە. لە ئێستادا جاشی سەردەم ئیتر پێویستی بە فیشەک و چەک نییە، بەڵکو پێویستی بە شاشەیەک و مایکرۆفۆنێکەیە بۆ ئەوەی گەندەڵی و کەموکوڕیەکانی ناوخۆ کاتە پاساوێک بۆ ڕادەستکردنی قەواری نیشتمانی بە بەغدا و نەیارە دەرەکیەکانی کورد و کوردستان. بە بۆچوونی من لە ژێر هەر پاساوێکدا بێت نوێنەر یان سیاسیەکە لە پەرلەمان یان ناوەندە نێودەوڵەتیەکاندا لە ژێرناوی بەرگریکردن لە مافی خەڵک داوای بڕینی بودجێ هاوڵاتیان یان دژایەتی و لاوازکردنی قەواری هەرێم دەکات، نمونەی زیندوی ئەم گەمژەیی و بێڕەوشتیە سیاسیەیە کە بێگومان ئەمە وردە ڕەخنەیەک نییە لە پێکاتی حکومڕانی، بەڵکو بەکارهێنانی ئازاری خەڵکە بۆ یەکلایکردنەوەی ڕقی تایبەتی. تۆم بیل سیاسەتمەداری هۆڵەندی دەڵێت ئەگەر بۆ ڕووخاندنی خانوویەک کە مشکی تێدایە هەموو گەڕەکەکە بسووتێنیت، تۆ دژی مشکەکان نیت، تۆ دژی ژیانی خۆتی. ڕێک بە وردی باسی ئەم جۆرە تێڕوانین و ئەداوکاری هەندێک بەناو نوێنەری کورد لە بەغدا دەکات. تەواوکردن و دەوڵەمەندکردنی ئەو ڕێباز و ڕێچکە خراپەش بەداخەوە ساویلکەی خەڵکە کاتێک دڵپڕەکان دەبنە سوتەمەنی و پۆپۆلیزم. لەم هاوکێشەیەدا تراژیدیایەکە قوڵتر دەبێتەوە کە شەقامێکی دڵپەر ماندوو سزادراو بە دەستگەندەڵی پێکاتی حیزبیەوە دەبێتە کڕیاری ئەم گوتارە پۆپۆلیستیە. مرۆڤی ساویلکە کاتێک لە ژێر فشاری بژێویدا دەبێت ئامادەی هەیە باوەڕ بە هەر دەنگێک بکات کە هاواری تووڕەیی ئەو دووبارە دەکاتەوە، بێ ئەوەی درک بەوە بکات کە ئەم هاوارە بۆ ڕزگارکردنی ئەو نییە، بەڵکو بۆ فرۆشتنی دوایین پەناگەی نیشتمانەکەیەتی. مێژوو پڕە لەم جۆرە شکستە دەرونیانە لە کاتی ڕوخانی ئیمپراتۆریەتی بێزەنتیدا بەشێک لە هاوڵاتیانی قوستەنتەنیا لەبەر کینەیان بەرامبەر بە بنەماڵەی پاشایەتی و گەندەڵی کەنیسەکانی ئەوسا دەواازەکانی شاریان بۆ سوپای نەیار کردەوە. ئەوان پێیان وابوو بەم کارە تۆڵە لە پاشا دەکەنەوە، بەڵام کاتێک شارەکە کەوت چەمکی نیشتمان و سربەخۆی خۆیان بۆ هەمیشە لەدەستدا و گەندەڵی وستەمکاریەکەش بە جۆرێکی تر بەردەوام بوو. ئەم دیاردەیە لە گەندەڵی دەسەڵات و حیزب مەترسیدارە؟ ڕەنگە بپرسین بۆچی خیانەتی ئەم پۆپۆلیستانە لە گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵاتی حیزبی مەترسیدارترە. من وڵامەکە لە دوو خەڵی جەوهەریدا کورد دەکەمەوە. یەکەم، حکوومەت و حیزب دەگۆڕن، بەڵام قەوارە ناگەڕێتەوە. بەڵێ، گەندەڵی کارگێڕی دزینی سامان و قۆڕخکاری حیزبی و بنەماڵەیی نەخۆشین، بەڵام دەکرێت لە ڕێگای چاکسازی، فشاری مەدەنی یان گۆڕانکاری سیاسیەوە چارەسەر بکرێن. بەڵام کاتێک قەوارە و ناسنامەی نیشتمانی لەناو دەچێت، ئیتر هیچ زەمینەیەک نامێنێت بۆ ئەوەی چاکسازی تێدا بکرێت. وەک چۆن دەکرێت مرۆڤێکی نەخۆش چارەسەر بکرێت، بەڵام ئایا ئەگەر جەستەکەی لە ناوچوو ئیتر باسی تەندروستیەکەی بێمانە نابێت؟ دووەم، شەرعیەتدان بە داگیرکاری. کاتێک گەندەڵی لە ناوخۆدا دەکرێت هێشتا وەک تاوان دەبینرێت و کۆدەنگی لەسەر ناشرینبوونی هەیە، بەڵام جاشایەتی سەردەم هەوڵ دەدات تەسلیمبوون و ژێردەستەیی وەک ڕزگاری و دەستکەوت بە خەڵک بفرۆشێتەوە. ئەمەش هۆشیاری نەتەوەی بە تەواوی ژەهراوی دەکات. لێرەدا مەبەستمە بڵێم نیشتمان هەرێمی کوردستان مڵکی هیچ بنەماڵە حیزبیان کارکتەرێکی سیاسی نییە، بەڵکو بۆ هەر کوردێک قەوارەیەکی مێژووی و ئەخلاقیە کە بە خوێنی نەوەکان دروست بووە.
بەڵێ خەبات دژی گەندەڵی و نادات پەروەری ئەرکێکی نیشتمانی پیرۆزە بە مەرجێک چەکەکەت بەرەو ناودڵی نیشتمانی خۆی ئاراستە نەکرابێت ئەوانەی لە ڕقی باخەوانەکە ئاگر لە تەواوی باخچەکە بەردەدەن ناویان ڕەخنەگر نییە دڵسۆزی گەل و نیشتمان نین نوێنەری ڕاستەقینی خەڵکی کوردستان نین بەڵکو ئەوانە جاشەکانی سەردەمن کە مێژوو بە هەمان شوورەی ڕابردووەوە ناویان تۆمار دەکات.